بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارش لە بەرنامەی دوانگەی خەڵک با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. ئازیزانم لای هەمووتان ڕوون و ئاشکرایە ئەم بابەتە بابەتێکی شاراوە نییە کە کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا بە جۆرە لە جۆرەکان هەمومانی کردە ژوورەوە. تۆ سیرکانی سروشتی ژیانکردنی ئێمە بە جۆرە لە جۆرەکان گۆڕی بەو مانایی پێش ئەوەی کە ئەم ڤایرۆسە بێ لانی کەم سیرکە ینی لە ماڵێکە بە دیاریکراوی و بە معدەلی لانی کەم چەند کەسێکیان لە دەرەوە بوو با بڵێن پیاوەکە ئەگەر بەکار و کردەوەیەک ڕۆژ بێتە دەرەوە ژنەکە ئەگەر فەرمانبەر بوو بێ مناڵەکان ئەگەر قوتابی بوو بن یعنی لە یەک کاتە زۆری نەمان لە دەرەوە بووین بەڵام ڤایرۆسێک دێ کە ناوی کۆرۆنایە ئەم ڤایرۆسە هەمومان بە یەک جار ئەکاتە ژوورەوە دەرگای فەرمانگەکان داخە دەرگای قوتابخانە داخە تەنانەت بە دوکان و بازاڕ و هەروەها شوێنە گشتەکانیش کۆتایی پێێنێ هەمومان بە یەک جارەکاتە ژوورەوە. ئەم سروشتی ژیانکردنە بۆ ئێمە سروشتێکی زۆر سیر بوو ینی زۆر عەجیب زۆر غەریب ینی تۆ لە یەک کاتە هەموو خێزانەکان بە شەو و ڕۆژەوە لە ژوورەوە بن. ئەو مناڵانەی کە پرچکیان بە دەرەوە گرت بوو باریان بە دەرەوە گرت بوو بۆیان لە کۆڵان یاری بکەن ئەو پیاوانەی کە زۆرینەی کاتەکانیان لە دەرەوە بوو بۆ کار و کاسبی بێ یاخود بۆ هەر کارێکی تر بێ ئافرەتان لانی کەم بەشێک لە ژیانکردنیان بەشێکی لە دەرەوە بوو بێ ئێستا هەمویان لە ژوورەوە. لەبەرەوە بەڕێزان ئەم تەوەرەی کە ئەمڕۆ ئێمە بۆ ئێوە بەڕێزمان هەڵبشاردووە چۆن لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنایەدا خەم و خەفەتەکانمان بڕەوێنینەوە ینی بە دڵنیاییەوە ئەم بابەتی کۆرۆنایە هەم خەمی لەگەڵ خۆیان هێناوە و هەم وەکو گوتمان چۆن ژیانی ئێمەی گۆڕی بە جۆرە لە جۆرەکان دڵنیان لەوەی کە خەمێکی زۆری لەگەڵ خۆیان هێنا خەفەتێکی زۆری لەگەڵ خۆیان هێنا چونکە دەستکاری ستایلی ژیانکردنی ئێمەی کرد بەڵام لەگەڵیشیا بێخۆشیش نەبوو کە هیوادارم پێکەوە ئەمڕۆ بتوانین باز لە خۆشیەکانی ئەم ساتە وەختی کۆرۆنایەدا بکەین. بابزانین چێمان لەگەڵە؟ کاک جەمال فەرموو. سلام علیکم. عەلەیکوم ئەسەلام کاک جەمال زۆر خۆشحاڵم کە جارێکیکە پەیوەندیتان کردەوە و ئینشاءڵڵا گفتوگۆیەکی خۆشەکەین. کاک جەمال ئەم ئێوارەیە با قسەکردنمان لەسەر خۆشیەکان بێ باشە؟ ئەمنی شەروات بەڕاستی تێ خوشحاڵم کە ئەوڕۆ ئێوارە دیسانتەوە جەنابەت هاتیەوە سەر کەناڵە جوانەکەی خۆتان ئەم تەوەرەش تەڵبژات تەوەرەکی جوانە بزانین ئینسان چۆن خەم و خەفەتەکانی ڕۆژانەی بەسەر دەبا بە حەقیقەت دەبێ فکر لە یەک شت بکەینەوە ماڵەتای بەڕێز دەبێت خەفەتەکە بەوەی لەسەر مێشکمان لابین کاتێک ئێمەی مەمانە کە تەحەمولمانی دەڵێن قەدەغەی هاتوچۆ بشکێ و بچین دوکانەکانمان بکەینەوە ئەوە بکەین ئەوە بکەین بە یەک فکری گچکە دەبێ ئێمە ئەو خەفەتان لە مێشکمان دەکەن ئەویش چییە؟ ئەویش ئەوەیە کاتێک کە من تووشی ئەو نەخۆشیە دەبم هاوڕێیەک کە تووشی ئەو نەخۆشیە دەبێ 15 ڕۆژ هەتا 17 ڕۆژ هەتا 20 ڕۆژ لە خەستەخانە دەمێنێتەوە لە ژێر چاودێری ئەو کاتە نە کوڕەکەی دەبینێ نە کچەکەی دەبینێ نە هاوسەرەکەی دەبینێ لەگا هاوسەری هەبێ نە باوکو کەس و کارەکەشی دەبینێ ئیتر دەبێ بە وشە یعنی بۆندە فکرکردنەوە بەڕاستی دەبێ ئەوە لە مێشکی خۆمان بینێ بەرە خەفەتەکە بڵێن با تووشی ئەو حاڵەتەی نەبین با لە ماڵەکەی خۆمان دانیشتین خوای گەورە فترمان بکات ئەوە یەک دوو بەڕاستی هەموو دنیا وایە هەموو دنیا لە هەموو دنیا ئێستا لەوەکو شوێنە شۆک و ئەڵمانیا دەبێ تاکو سێ مانجی کە ئەو شتە دەبێ بەردەوام بێ ئەجا ئێمە دەبێت تۆ تەحەمولمان هەبێ نابێ هەر بڵێن وەڵا دەچین لە بازار کاسبی دەکەین لەبەرەوەی بازارکە چۆڵە بەڵام حەقیشە حکومەت چاوی لە فەقیر و هەژار و ئەوانە بێ بەڕاستی حەقیشە حکومەت چاوی لە کرێچیەکان و لەوانەی کە ژیانیان ناڕێکە و نادروستە بە حەقت حکومەت حەق ئاوڕێکیان لێ بداتەوە. کاک جەمال
بەڵێ کاک جەمال هەمومان هەر یەکەمان لەوانەیە لەم فترەیە لە زیاتر لە مانجێکە ئێمە زۆری نەمان لە ماڵەوەین لانی کەم شتی خۆش ڕوویاوە با بزانین ئەگەر بابەتێک لەو بابەتانەی کە لە ژیانی خۆتا لەو چەند ڕۆژەی ڕابردووە لەو فترەی کە زیاتر لە مانگێکە ئێمە لە ماڵەوەین ئەگەر شتێکی خۆش هەبێ حەزەکەم باسی کرد کاک جەمال والله شتێکی خۆش لەو شوارەدا لە ماڵەوە دانیشت بووم خۆشی نەبوو کە تەلەفۆنیان لێ کردم ئەمن تەمان دوکانم هەیە لە صناعی پیشەسازی سەرەگای مەسی سەلاحەدین هاوڕێیەک تەلەفۆنی بۆ کردم وتی وەستا جەمال گوتم بەڵێ وتی نەتزانێ وتم چی بووە یا رب العالمین زۆر نەخۆشە خەبەری ئەوە وتی وەڵا تقریبا 15 دوکان لەناو صناعە قفڵیان شکاند و دوکانی فڵانیان بڕیە و دوکانی فڵانیان بڕێ و باشە ئێمە هاتوونەتە ئەو ڕۆژەی کە ڕۆژی لە پێنجشەممەی مەسەلەن بن ئەو ڕۆژی کە شەمە دەستی بە هاتوچۆ قەدەغی هاتوۆ کرد ئێمە حرەسمانەیە حرەسەکانیشمان کۆمپانیایە هەمومان دێت پارەمان لێ وەردەگرێ دوای دەبێ هەرچوا دەوری سەناعەتیان تۆ کردێ بە حسابی خۆیان نایڵن بەدەدی هین دەڵێ چێشکە بستە ناو سەناعی ئەگە ئەو خەبەرێکی زۆر ناخۆش بوو کە پێیان بۆ بەیانی بە پێیان چوومە سەناعی بەڕاستی الحەمدولله سەلامەتیش بووین ئەوانەی تریش نازانم بەڕاستی ئەوەی کە دەڵێن قوفڵیان شکاوە یان باشە کاک جەمال تۆ بڵێ دزەکان کەرەنتینە نەبن من بۆ خۆم کتاب وشت دەخوێنمەوە شتی دەخوێنمەوە خۆم مەشغوڵەکەم باشترە بەڵکو خوای گەورە تەواوی مرۆڤایەتی انشاءالله لەگەڵ ڕێزی احترام بۆ جەنابەت زۆر سوپاس بۆ کاتێک سپاس دەکەین کاک جەمال دەست خۆش بێ زۆر سپاس با بزانین چی بە ڕێزێکی تر کاک زوبێر کاک نیاز فەرموو السلام عليكم مامۆستا عەلەیکوم ئەسەلام کاکە نیاز ببوورە وازام زۆریش لەسەر هێڵمایتەوە فەرموو زۆر ئاساییە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم و لە دەڤەری باڵەکیەوە سلااو ڕێژ و خۆشەویستی بۆ بەڕێستان و بۆ بەڕێبەرایەتی کەناڵی پەیام سپاس دەکەین وەڵا قوربان لەسەر قسەی جەناب شتی خۆش ڕووی داوە و شتی ناخۆشیش ڕووی داوە بەڵام ئەوەی زیاتر زەرجی ئینسانەکان ئەسووتێنێ لەو چەند ڕۆژەدا فەقیر و هەزارەکانن چونکە خەمەکانیان ناڕوێتەوە لەو چەند ڕۆژەی دواییدا خەبەرێکی خۆش هەبوو ئەو کەسانێک کە زۆر کەم دەرامەتن و فەقیرەکان تقریبا دۆستقالێک دڵیان خۆش بەوەی کە دەڵێن لە حکوومەتی کۆماری عێراق بڕیارێکی داوە بۆ 2 مانگ بۆ هەر مانجێک 200,000 بدەن ئەمە تۆستقالێک خەم و خەفەتی ئەو خەڵکە فەقیر و هەژاری ڕەواندۆتەوە دەمەوەی هەر لە ڕێگەی منبەری کەناڵی پەیامشەوە دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشین و ڕێکخراوەکانی تریش بکەم کە بەڕاستی تۆستقالێک باری سەرشانی هاوڵاتیانی کەم دەرامەتیان کەم کردەوە بە سنووری سۆرانیش هەند ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی هەبوون وەکو ڕێکخراوی ئاوێزە بۆ ڕۆشنبیری گشتی و ڕێکخراوەکانی تریش کە بەڕاستی توانیان کۆمەکێکی باش کۆ بکەنەوە و دابەشی سەر فەقیر و هەژارەکانیشی بکەن ئەمە بەڕاستی ڕووی دەمبان لێرەوە دەبێت لە حکوومەت بکەین حەقوایە پلانێکیان هەبێت بۆ ئەو ماڵانێک کە کەم دەرامەتن و ئەو کەسانێک کە سایەقی تەکسین و هەروەها ئەو کەسانێک کە کاسبکارن و هیچ داهاتێشیان نیە ئەوانیش مەردانە بێنە مەیدان وەکو حکوومەتی عێراق بڕیارێک دەربکەن کاک نیاز ببوورە نازانم جەنابەت لە گوندی یاخود لە شاری چونکە ئەگەر لە گوندبی لە ناوچەی باڵەکایەتی بە دڵنیایی و ئێستا وەختی کۆمەڵگی ئیشوکارە گەرمەی وەکو کوردەواریەڵە گەرمەی باخ بێخێوکردن و ڕستچێڵان و ڕستبڕین و نازانم باخ ئەوەی کە وشکەڵ یەکەن و یعنی ئێوە ئەو کاتێک کە هاتانە بە تەواوی هەر لە ماڵەوە بوون یاخولانی کەم توانیوتانە ڕز و باخەکانتان ئەندازەیەک سەرپەرشتی بکەن بەڵێ سەرەتا وەک بەرچاوڕوونیەک بۆ بەڕێستان بەندە لە باڵەکایەتینی من لە باڵەکیانم دەڤەری باڵەکی جیاوازە لەگەر دەڤەری باڵەکایەتی دەڤەری باڵەکایەتی دەکەوێتە ناوچەی چۆمان و گەڵاڵە و قەسرێ و حاجی ومەران بەڵام دەڤەری باڵەکی یان دەڤەری باڵەکیان کە پێش ئەوەی داخلی سۆران ببی دەسوڕێەوە بۆ خەتی مێرگە سۆر و بارزان دەڤەری باڵەکیان لەوێ نزیکەی 20 گوندێکە پێی دەڵێن دەڤەری باڵەکیەوە هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان و بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام باشە زۆر باشە کاک نیاز دەست خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت
دەستخۆشی بۆ بەڕێزیشتان ئێمە زیاتر من بۆ خۆم خوێندکاری ماستەر بووم لە تاران گەڕامەوە دوای تەواوکردنی کەرەنتینەش چەند ڕۆژێکیش لە ماڵەوە 14 ڕۆژی تر خۆم کەرەنتینە کردەوە ویستم هیچ بەرکەوتنێک نەبێ بۆ ئەوەی کاک نیاز ئەوەی من ئاگادار بم هەندێک لە ئەو خوێندکارانی کە لە زانکۆکانی تارانە خوێنن خوێندکاری زانکۆکانی باڵێن ئێرانن بەشێکیان خەریکین سەرگەرمی بەوەی بە ئۆنلاینە خوێنن نازانم ئێوە سوودتان لەم بوارە وەرگرتووە وەڵا قوربان من بۆ خۆم لە تێرمی چوارەمم وەکو دەوامم نەماوە ئێستا خەریکی نووسینی پایان نامەم یانی ڕیسالە بەڵام ینی دەوامێکم نەماوە ئەوە شەر بۆ خۆی لە زیاتر نووسینی پایان نامە لەگەڵ ئوستادی ڕاهنما ینی مشریفەکەت زیاتر هەر بە ئۆنلاین دەبێت تا تەواوکردنی و دواتر بۆ مناقەشە دەگەڕێەوە بۆ تاران باشە زۆر سپاس کاک نیازکە لەگەڵمان نبووی کاک غەفور فەرموو کاک غەفور السلام عليكم عليكم السلام براكم فرموا قربان والله بالنسبة لتوارك دەستخۆشی لەکەم الحمد لله لەخوای گەورە بەزاد بێ بەڵام خەم و خەفەت ئینسان چۆن بێڕەوێنێتەوە ئینسان من کابراکەم هەموو ژیانم لەسەر مقابەی سەرزادەکان بوو دا کرێتی ماڵی ساحەبخانەکە هەوا بێ ئەمان هاوکاری کردم سپاس یەکەم خوا جەزای بداتەوە بەڵام ئەمنای نییە ینی ژیان ئەوا ناڕوا ڕۆژێ نییە دوان نییە دە نییە بێز نییە مانجێک نییە یعنی کەسێک نییە هەر کاک غەفور بزانین جەنابەت ئیشت چییە و ینی با بڵێن کرێکاری فەرمانبەری ئیشت چییە لەسەر مەقەباکۆکردنەوەی سەرزادە مەقەباکۆکەم و بچ لێ فرۆشم بەڵێ هەموو ژیانی من لەسەر ئەوەیە ئەتەدیت موچیەکەم نییە لەخۆ لەسەرم ئازیان لەم کوردستانە ئازادێ نەخوا بەزیادێ کە وەختی خۆی عمرم 9 ساڵ و 2 ساڵ منفی کراوە لەسەر کوردستان دەسەماوە من ئێستا یەکێکم لەو خێزانانی کە سوودمەندی 250 دیناری من کوردستانەیە ئەمجا ئەنی خەم و خەفەت بەچی بڕێبینیتەوە هەنی تۆ تەماشاکە ماڵ و خێزانی هەمووی تەماشای تۆکە تۆش دەستت بەتاڵە یعنی ئەمە خەمکی ئەبێ بڕێتەوانە کۆمەڵە خەڵک تەماشاکە و چاوی دەبێت تۆ نانیشی بێت تۆ خۆش و بچی بێ ڕوا ناکەم بەم حاڵەتە ئینسان کاک غەفور لەم ماوەیە هیچ ڕێکخراوێک هیچ کەسێک هاوکاری نەکردویت وڵای هاوکاری خۆرە خۆشیان بۆ ناڕوا من چاوم لە دەستی تۆ دەبێت چی لە برنجێکم بۆ بێنی و بەم چی لە برنجەشیان هەر ناڕوا هەر ناخۆشە من ئەو شتا هەستم ناخۆشە هەر مرتاح بم بارەقی ناسای خۆم نەبێت مرتاح نابم ئەو لانەکەی خۆم بەڵێ کاک غەفور سپاس دەکەین دەستخۆشی بەرنامەکە بێت سپاس دەکەین کاک غەفور وەڵای ئێمەش خەم بە خەمەکەی جەنابتە خۆین بەداخەوە هەر وەختێک کە ئەتەوێت باس لە شتێکی خۆش بکەی خەمێک دەرگات ئیلا پێگرێ ینی بەتایبەتی کۆمەلگای ئێمە الحەمدوللا کۆمەلگایەکی بەیەکەوە بووە و زۆر مەسەلەن متعلقە بە یەکتریەوە ینی وەلحاصڵ کە تۆ بیرەکەیتەوە کەسێکی وەکو کاک غەفور کە ژیانی لەسەرەوە بۆ کە بەردەوام کارتۆنی کۆکرد بێتەوە و فرۆشت بێت و بەما قوتی ماڵ و مناڵەکەی دابین کرد بێ وەڵای ئەمە حەقە حکوومەت زۆر ڕێز لەم جۆرە کەسانە بگرێ یعنی تۆ وەرە عیزەتی دەفسی ئەوەنە بەرزە ڕازی نییە بەوەی کە یعنی ڕازیە بەوەی ببورن کە کارتۆن کۆکاتەوە و ئەم کارتۆنانە بفرۆشێ بە پارەیەکی کەم لەگەڵەوەشە ڕازیە بەو ژیانە شاکرە بەو ژیانە کێشەش بۆ حکوومەت دروست ناکە وەکو لە قسەکانی بیستمان کە الحەمدوللا کەسێکی سابیرە ئەمە شایانی ڕێزگرتنێکی زۆرە بابزانین چێمان لەگەڵە کاکە باوکی کاکە حسێن فەرموو عەلەیکوم السەلام براکەم فەرموو برام کاک حسێن جان فەرموو دەستخۆشتان لێ یەکەم یاخوا بێوەی بن سەرکەوتوو بن تەواوی کارمەندانی کەناو یاسمانی پێیان سپاس دەکەین وەڵا برای من تەوان ئەبێ بە یاد و ذکری خوای گەورە کاتەکانمان بەسەربەرین و من قسەیەکشم لەسەر و پەیوەندی پێشتر هەیە دەڵێ کاک غەفور وەڵاهی ئەگەر بەرپرسانی حکوومەت لە سەرۆکی حکوومەتەوە گەر جوان لەو پیاوە بەڕێزە و بێ هەخوایە ئەم شەو کە ناشیکەن هیچ عیبیان نایەشێ بەڵام دەست دەکات چێشنەوە ئەو هەر ئەویش نییە ئەوەی پیرەمەگرمیش کە ئەو برای بەڕێزە داماوەی کەوتی ئەم پێنج مناڵە کێویکەم بەنایەوە
خواشاییدە لە هەر دنیایەترا لە هەر وڵاتێترا بۆیە لە هەموو لەسەر وەزیرانەکەەوە دەستی لە کارە چێشا بەڵام ئەمان هیچیان پێ عیب نییە عیبیان نایەشێ ئەوەی کە ئێوەژەیکەن کەناڵی ئاسمانی پێیان و بەخشینێکە یانە ئێوەش نەهێلن هەزارای وە کاغەفور و من و چەنی تر کە ریسپادیان لە بەخشین کردو لە هانایی خێرخوازی کردوینەکەی سپێدەش با ئەوانیش باسکەین یانێ دەناوی وەزیری ناوخۆ و حکوومەتەکەی ئەو هێوێ ئەوەش بۆ من و بۆ هەزارای وە کاغەفوری ژەوەش نەهێڵێ بەداخەوە زیاتیەوەی کە ئەوان ئەو هەموو پارە و داهاتەی لە ژێر دەستیوانە $100 ملیار ملیۆنە دۆلارەدا بە سیارەی مۆدیل ئاخر مۆدیل کە ناشیانەوێت بۆ حکوومەت بۆ بەڕاستی وایە هەمویان بکرێت ئەو چیسا ئەلاگانەی کە بەنامەکانی ئێوە شانەوە بەسەر فەقیر و هەژارە کاک حسێن دڵنیام لەوەی کە بەیەکەوە ئەتوانین 1 سەعات لەسەر یەک خەم بلاوێنین و باسی خەمباری خۆمان و خەمباری هاوڕەکانمان و خەمباری خەڵک بکەین چونکە ڕاستە کۆمەلگاکەمان کۆمەلگایە کە بەداخەوە لەگەڵەوە کە ئەم هەموو سەروەت و سامانە هەیە هێشتا زۆرە نەوانێک کە لە هەژاریە ژین بەڵام قسەیەک لەسەرەوەیە بە ئەندازەیەک ئەم کۆرۆنایە لەگەڵ ئەوەی کە هاتووە خەمیشی هێناوە ئەندازەیەک مەسەلەن هەندێک خۆشیشی هێناوە با بزانین هەندێک لەو خۆشانە ناتوانین بەیەکەوە باسکەین وڵای یەک شتێکە برای من لەم هەرێمەیەمە خۆشەکان چییە لە دوای لە پێش ئەوەی کە گازینۆ و باڕەکان داخرێ مزگەوتەکانیان داخل کام خۆشیە وڵاتی ئێمە باسکەین دوایەوە هەستان گازینۆ باڕەکانیان داخل ئێستاش من بەڕای من ئەمە ڕای منە هیچ قسەی هیچ شتێکی دیانێ خوا شایدە قەنەعەتم نییە هیچ کەسێک لەم هەرێمی کوردستانیا تووشی ئەو نەخۆشیە بوو بێ و لە ئەسپاس بۆ خوا ناڵێم بوونی نییە نەخۆشێکە بەڵام سوێن بە خوای گەورە ئەمە ئەم ساڵ نات 10 ساڵی تر بێ 6 مانگی تر بێ ئاشکرا ئەبێ هیچ کەسێک نەخۆ من خزمی خۆم هەیە کەرەنتینیان کردووە 1 مانگ خوا شایدە هەڵامەت چی نەبووە ئەمە لە سووری هەولێرە الحەمدوللا کاک حسێن من ئەڵێم سوپاس بۆ خوای گەورە مەبەستم چییە یەک ڕوونکردنەیە ببوودا من گومانم بۆچی لەسەرەوەیە لە سلێمانی 5-6 ئەوە ڕاگەیاندرا لە هەولێر هەنێک کەناڵ گاڵتەیان بۆ وەزعکا کرد کە حکوومەتی عێراقی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی عێراقی بڕیاریدا پارە خەرجکا بۆ پارێزگایانە بۆ تەندروستیانە هەتا ئێوارە 2 حاڵەت لە هەولێر سەرخان کرا ئەمە جێگای گومانە ئەمە تیزارەتێکە بە بەڕای من ئەکرێ باشە کاک لە هەرێمان نییە کاک حسێن جان باوکی حسێن دەستخۆش زۆر سپاس دەکەین سپاس دەکەین کاک غەری فەرموو السلام عليكم عليكم السلام براكم گەورەکەم باشی زۆر سپاس دەکەم قەزان ئێمە لە کۆرۆنایە چی شتێکی خۆشمان هەبێ و یادەوەری خۆشمان هەیە کە بۆ جەنابتانی باس بکەین ئێمە سوپاسی کەناڵەکەی واکەین بەڕاستی پەیام و ئەمانە نمونەن یعنی نمونەی پاکی و جوانی و بەخشندەیەنیەوە بەڵام ئێمە چی شتێکی خۆش باس بکەین منێک سایەک تەکسی تقریبا ئەوە مانگێک و شتێکم دەرەوم نەدیوە سایەک تەکسی خەڵکم صاحبی شەشحەو مناڵ و سایەک تەکسی خەڵک بۆ دەرەوە نەبینە ئێستا ئێمە هاتان سەرێن و سەر بنەوان بە ئیسراحەتی خۆیان بۆ خۆیان دانیشتوونە لەوانەوە لە درێژمان کردەوە وامان لێ کردو برا وەڵڵاهی لەم ڕۆژەیە ئاواتە خوازین ئەوەی بە مردن نەک بە کۆرۆناکە بمرین باشتر لەمەی کە ئەمەم سینەمایە دروستەکەن ڕۆژە درێژکردنەوە ڕۆژە کوچکردنەوە بە خۆی دانیشتووە جەنابی محافظ و جەنابی وەزیری تەندروستی و کولی یەکی وەڵام معاشخۆرەکە 5 ڕۆژ تاخیر بوو 2 ڕۆژ تاخیر بوو برا تاخیر بوونی معاشخۆر ڕەنگە ئومێدێکی هەبێ وەریگرێ بەس کەسانێکن ئێمە هەین تەکسیەکان ئەو کەسانی کە مقەدا فرۆشن ئەو کەسانێک هینە هەمووی توش بوون یعنی تووشی دەر بووینە لە ماڵەوە ناوێری لە مەجموعەکانی خۆمان بچینە دەرەوە مروری داناوە 100,000 غرامەتەکە بە تەکسی خەڵکەوە 100,000 غرامەت نادرێ هەتە سێری ئەم دەسەڵاتە ئەکەین ئەوان بڕیاریان نەداوە بەخێومانکەم بڕیاریان داوە مافۆتین لێ حەزەکە من ماڵ و مناڵم کۆتاییم پێ بێ و بە یەک ماشێکی سوود لە فەینەکە بنووسێ لە بەردەقالەمان 5 کەس پیاچوو بە کرۆنا ئەوەنەی ئەوێ هیچێکی ناوێ یعنی ئەمان هیچ ئەویان نییە کە ڕەحم و بەزەییکیان هەبێ بیرێ بکەنەوە کاک غەریب جان بەڵێ
برا گەورەکەم واللهی قەزان لە من ئێمە وەکو ئەوەی کە من لەخوا بە زیاد بێت لە هیچ شوێنێکەوە هیچ شتێکم نەگرتو بڵێ مەڵا لەبەر شلوەرگرتن و لەبەر ئەم پشتانە بێ بە زۆر سپاسی جەماعەتی کۆمەڵەکەم بەخشین کە ئەگەڕێن بەناو خەڵکا شتێکی جوان واللهی هاتووە لە دۆڵی بازیانە کە خێرخواز ناردوێتی لە ڕێی ئەمانەوەی حیزبەکانی ترەوە هین کراوە ماڵ بە ماڵ گەڕاون بە ئەڵڵا کەسانێک گۆری گرتووە بە ئەڵڵا حەوت جوابە لە دەرگاکەی گۆستەوە بەڵێ سپاس دەکەین کاک غەریب ئەمەچینیەکە جا هیوادارم ئەگەر ئێمە خۆمانەزان حاڵی ئێوە چۆن نییە ئەگەر شتێکتان هین کرد بگەڕێن بۆ کەسانێک کە لە من وێرانترە بۆ کەسانێەوە تا پێش من یەکێک کاغەفور بووتی مخەبا ئەفرۆشم ڕاست سپاس دەکەین کاک غەریب هەیە لە هەموو مجمعەکان شار و شارۆچکان بڵێ کاکە بۆ کەسانێ بگەڕێن کە ئەوەنە مستەفید بێ ئەوەنە لێقەوما بێ کە ئەم شتە باینی وەرگێن نەک کابرا وەریەگرێت و هیچ شتێکیش بێنە سپاس کاک غەریب سپاس بۆ جەنابەت پێویستە ئەوە بڵێم بەرلۆی کە کاک عومەر وەرگرم ببوورە ڕاستەکەی ئێمە سوپاسی خوای گەوراکەین لەوەی کە ژیانی ئێمەش زۆر جیاواز نییە لە ژیانی خەڵکی تر یعنی ئەو ژیانی کە ئێمە شەمانەوەکو ڕۆژنامە نووسەکانی کەناڵی ئاسمانی پێیان و باقی ئەو کەسانەشی کە لە پشتی کەناڵەکەەوە وەستاون بە ئەوەی کە پیانە گوترێ کۆمەڵی ئیسلامی ڕاستەکەی ئێمەش ئەلحەمدوللیلا لە چینی هەژارانین بەڵام ئەوە بۆ مانایە ئەگەر مرۆڤ هەژار بێ ناتوانێت بەخشندەش بێ ئەمە ئێمە ئەندازەیەک ئەم بیردۆزەیەمان لە خۆمان دوور خستۆتەوە واتە هەژاری یەکسان نییە بەوەی کە تۆ بەخشندە نەبی بە پێچەوانەوە زۆرینەی کات ئەو کەسانێک بەخشندن کە زۆر لە چینە باڵاکان نین ئەمەش جارشکاوەڵێنەوە ئێمە وەکو ڕۆژنامە نووسانی کۆمەڵی ئیسلامی یاخود با بڵێن کەناڵی ئاسمانی پێیام ئەلحەمدوللیلا کە ئێمەش لەو چینەین کە ئێستا چەند پەیوەندێکم وەرگرت ئێمەش هەر لەو چینەن و ئەلحەمدوللیلا کە زۆر لە ژیانی خەڵکی گشتی دوور نین کاک عومەر فەرموو کاک عومەر بێەوەی بیاخوا فەرموو کاک عومەر گیان فەرموو وەڵی قوربان من ئێستا لە منتەوەرە وەختاکەم قەیناکە ئەمە قەیناکە هەر ڕۆژێک مێنێ دوو ڕۆژێ مێنێ دەستەکەنەوە بە زێرکردنەوەی قەیناکە ئەمە جارێمە دەجار ئەم عالەمە چی بکە لە ماڵەوە ئاخر حەزێ ئەڵێ خواردنێ و نازانم چی خواردن نەخۆم بە قابلە ئەگەر تۆزێ نەگەڕێی خواردنەکە لە ناو سپتانە وەرگی داکەوێ وەڵا ڕاستە کاک عومەر ڕەنگە بەشێک لە خەڵکی تووشی قورحەی معیدە و تووشی تەشەنوجاتی قۆڵۆن وانش بوو بن بە گەورەی خوا سەر و ملم ئەیەشێت چونکە ناگەڕێم وەڵای ئەڵێ قەت باوەڕ مەکە بە حرامزادە لە حەجی بینی خۆتی لێلادا تێگەیشتی ئەی کاک عومەر ناتوانانی بێتە دەرەوە تۆزێک لەسەر شۆستەکان لەسەر شەقامەکان تۆزێ پیاسە بکەی تۆزێک هەوا هەڵبژیت کورە قەجاران ئەچوم بۆ مزگەوتی گەورەکە بانگەکەمە یا قەیناکە وەکو ڕاضە وابوو هاتمەوانێ ئەرە وەڵی کەی ئەمە حاڵەکەی هەر دوو ڕۆژی ماس خەرکە درێژیە کاتەوە ئەی قەیناکە خەڵک دڵی خۆش دەڵە بەیانی بازار ڕەکرێتەوە ئەی کاک عومەر ئێستا ناچن بۆ مزگەوتی گەورە واتە بانگەکە نادەن وەڵڵا مەمنوعە قەیناکە بانگ خۆ ناڵێن نوێژی جەماعەت ناڵێن بانگ قەیناکە بە بانگ سابت هەموو ڕۆژە 4500 بەم بە سیارە بڕۆم بۆ مزگەوتی بگەورە بانگم ڕاست جوانە ڕاستە فەرموون وای لە بەڵازاتدا کاک عومەر گیان دەست خۆش بێ خوای گەورە ڕەحم بکە ئینشاءڵڵا چۆن ئەم درمی ئەم پەتای کۆرۆنایە بە سوچی گەشتۆتە لای ئێمە و ئینشاءڵڵا بە سوچیش تێ ئەپەڕێ لە سەرمان و ئینشاءڵڵا قوربانیەکی ئەو تۆی لێ ناکەوێەوە ئەو بابەتەش کە ئەم هەموو ڕێگریە کە کراوە بەهۆی کەرەنتینەکردنەوە ئینشاءڵڵا وردە ئەویش سووکە بێ ظاهیرەنەوەی کابینە لەسەر شەقامەکان خەریکە وردە لە سلێمانیە دیاردەی بە ئەوە بڵێن کاسبیکردن و وەڕوا جموجوڵی جەماوەری خەریکە دەست پێکاتەوە با بزن کاک سەفین فەرموو السلام علیکم عەلەیکوم السلام کاکە سەفین باشە برا گەورە زۆر سوپاس دەکەم کاکە سەفین دەنگ و باسی هەولێر چۆنە وەڵام لە شاوێتم لە هەولێر شاوێت باشە دەنگ و باس چییە وەڵای دەنگ و باس لەخوا بە زیادبی وەکو تەندروست عیشتنیان بێ مشکلێنە وەکو ئاو هەوا و چێ و لەخوای گەورە بە زیادبی هیچ مشکلەمان نییە بەس تەنها بێ پارەیە بێ ئیشیە
ئەوە ینی ئەگەر ئیش هەبی لۆ نمونە قەردار نەبووم کرێتی نەبووم پارە هەبی کاک سەفین تۆ ئیشت چییە کاک سەفین شتانە نییە چ بکەینەوە کاک سەفین تۆ ئیش و کارت چ بوو پێش ئەم کارنتینەکردنە وەڵا لە پشت فاملیفان لای فاملی مۆڵ چیمەنتۆ فرۆش هەنا لەوێ من کرێکاری یەکەم هەمواری دەکەم چیمەنتۆ بار دەکەم دادا بزێنم شیش چیمەنتۆ بەڵێ ئێستا هیچ ئیشێک نییە وڵی نییە ئێستا ساحبخانەکەش تەلەفۆنی کرد بۆ دێگە هەتا کرێکەم ئەم گەنیتە نیوەی بینە گوتم وەڵی برا گەورە قەردم کردێ لە بۆ مەسرەفی لە بۆ خواردنی گوتی باشە ئەگە هەت بوو بین ئەگە نەشت بۆ هیچ گوتم وەڵی برا گەورە کوت پێ دەرم ئاوایە نییە تێ خواردنیش هەندێک زیران خواخی نچی لە بۆ هینایمە ئەویش بە خلاص دەبی هەندێک ڕوون و برنج و شتانە بەس خۆ مەسرف هەرێ هەت برنج و ڕوون نییە کاکە ئێوە نێ برا زۆر ڕاستە ئەی کاک سەفین پارە نەبی و کرێچی بی و ئەلحەمدولیلا بەشکر لەلایەن خوای گەورە شکرین کاک سەفین کە لەلایەن ئەو وەزعی ئەو جەوەی ئێستا ئەگەر ڕۆژانان بچن بۆ خۆم 10,000-15,000 کەم بێمەوە نیعمەتەوە نێ ڕاست بەس ئێستا قەردارم کرێچیم و نەبوونم کاک سەفین ئەی ئێستا بە چیەوە مەشغوڵی لە ماڵەوە چیەکەیت وڵای لە ماڵەوە ئەوەندەی دەخەوین هەوی دی لەگە خێزانم چ بکەین ینی هەر بخۆ بن و کاک سەفین هین کێشەی نەبوونی نەبووە بە کێشەی خێزانیش ینی گرفتی بۆ دروست نەکردو لە ناو خێزانەکەیە بەقورعان پێشتری لە مشکلەمان هەرە بووە جاروبارە عنی خێزانە عزیز لێ مەسەلەن بستە سەفرێ عزیز لێ بستە ئەو شتانە هەر دەبی لە هەموو کەس ڕوو دەدا لە دەورەمەنش ڕوو دەدا بەس بەرەجە بەڵێ سوپاس دەکەین کاک سەفین خوای گەورە ئاسانی کا لەسەر شانتان خوای گەورە دەری و ڕەحمەتان لێ بکاتەوە ئەگەر خێزان ڕێکوپێک و بەدین و بە ئەخلاق بی یعنی تارەدەچی پیاوەکەی خۆی بۆ دەرزەی ناشچێنتەوە کە ئەوم دە بینە ئەوم دە شتانە بەس ئێستا ئێوە وەکو بەخشین وەکو بەرنامەی ئەگەر هاوکارێکمان بکەین مەمنونتان دەبین ئەگەر نەشکن هەر خواخێتان بنووسن زۆر باشە کاک سەفین ژمارەکەت بدە بە و کاکانە کە ئێستا تەلەفۆنەکەت دامەخەرەوە کە لەگەڵ من تەواو بووی بێ زەحمەتە ئێنەکە ژمارەکە بدە بە و کاکانە بۆ ئێمە بتوانین ئەوەی کە دەکرێت هاوکاریت بکەین هەڵبەت لە ڕێگای بەخشینەوە ئێمەش ئەتوانین هاوکاریت بکەین دەک خۆمان دەستان خۆشی قوربان کاک شاهۆ فەرموو کاک شاهۆ ئەلو کاک شاهۆ فەرموو ئەم کاتە باش بەڕێزم سڵاو چاوەکەم باشیت دەمە باشە وەزعتان چۆنە سپاس دەکەین لا ئێمە باشە نازانین لە بەردە قارەمان چییە گوزەرێ وەڵا لەخوا بە زیادە کەرەنتیەکی باش کراوین بۆ خۆمان دار و بەردیان لێگرتوین و یەک جادێکمانەیە هاتوسێ پیاگەین و تر برایانی ئاسایش و پۆلیس و مرور و تێکەڵە بن شتێکی خۆشی بۆ ژێڕمەوە دەی من شۆفێرم سەیارەم پێەیە بەڵێ بە کەینەوە لە یەینەوە بەرە و باینجان کە دەینەوە بەڵێ وا نزیکی ناو ماڵەکانە بینەوە برایانی پۆلیس هەڵێ زەحمە نەدە کاکە خۆ قاچی سەلامەتی بەستە ئەم ێوارێ مرورەکە پێی وتم متم کاکە خۆ من ئەچمە ناو منتیقە سەناعی ناچم مەچمە ناو باینجان 10 مەترم ماوە بۆ ناو ماڵەکان چی خۆم بەسمەوە نەکاکە یاسایە لاویستم وڵی ئەشەم بیلا یاسا بۆ فەقیر وەزارە وەڵی یاسا بۆ دەوڵەمەند نییە وەڵی یاسا بۆ کەسێکە کە فەقیر و هەژار بێ ئەڵێ کاکە گیان نابێت دوکان و بازار خێتەوە ئاخر مامە گیان خەڵک کار و کەسابەتی نییە ئیشی نییە ماعیشێتی نییە چی بکات کاتێکە زانی ئەڵێ کاکە گیان ئەوە دەڕۆژی تری بۆ درێژ کرایەوە فەرمەوە تا ئەمڕۆ برای بەڕێزم تایەکی پێنجیان تازە کردەوە ئاخر خەڵک ئاواشی من باشم من خۆم باشم بەس خەڵکی فەقیر و هەژارێ دراوسەکەم نیەتی ئەم لا نیەتی ئەو لا نیەتی خۆ برا بەڕێزەکە من هەر یارمەتی دانێ دوانە دەم ئەتوانم یارمەتی ئەو مەجموعەکە بە ڕاستە فەرمووی کاک شاهۆ دەست خۆش بێ سوپاس دەکەین بەڕاستی ئەم خەڵکە ئەوە ئیدارە ناگات بەخوام ڕووکڕێکی ڕەفیقم شتێکی زۆر سەری بۆ جێڕامەوە شوێنی خوارد وتی واللهی کوڕێکی ڕەفیقم لە ناو شار لەفا ئەفرۆشێت وتی هاتۆ بۆ لام وتێتی کاک محەممەد پارەم پێێنێ 2,000 بەرێ با خەرجگەم بۆ مناڵەکە وتی وەڵی گریانم بۆی هاتووە وتی وەڵی تێتی لەفا ئەفرۆشم ئەیتو خوا ئەم حکوومەتە بەزەی بۆ خەڵکان نایەتەوە والله ڤایرۆسی چی ئەڵە کۆرۆنا هەیە بە قورعان نییە لەکوێ من بەرێ منەسمە نایە والله لەکوێ منەسم بۆ نای بەخوا نییە
باشم بوو هەتا بەغا پارێ تەرخان نەکردبوو یەک شتێک نەبوو کە بەغا پارێ تەرخان کرد 50 ڕاگەێنرا جا یەک شتی خۆشی بۆ ژێرمەت خوا دایمەخەرەوە بووە بەسەرە ئێسان هەفتەی لە سلێمانی دە زیاد دەکا لە هەولێر سەرێ هەفتەی داهاتوو سەرێ هەولێر دە زیاد دەکا دەستخۆشی بەرنامە سپاس بۆ جەنابێت کاگاوات فەرموو. السلام عليكم. عليكم السلام كاكاوس سرچاو لا جورم دەست خۆشی و بەرنامە جوانە لە یەکەم سپاس دەکەم قوربانم ئەو تەوەرە جوانەش کە هەڵدان بژاردووە بەس حەزما کرد تەوەرێکی تر بووە ئەمڕۆ ڕۆژی ئەو تەوەریانی ئێمە ئێستا دووجا کرۆنایە بەڵێ دووجار ڤایرۆز لێمانیە و دووجا کرۆنا لیاوین یعنی بەڕاستی ئێستا من وەکو وەزانی چی قساکەم خۆزگا بەرنامەکە تۆ لەسەر ئەنفال بووایە جوانە بەڵام کاک ئاوات وەڵی ئەم ماوەیە ئەوە لە ژوورەوە نەخەمان خواردووە ئەوە نەخەفتمان خواردووە هەروتمان لانی کەم ئەم بەرنامەیە دەرچێک بێ بۆی کە لانی کەم بتوانین قسەیکی خۆش زەردەخەنەیەکیشی تا بکەین ئاگیان وەڵی با بزانانی ینی بزانێ ئێمە هەر ئێستا کۆرۆنا لێ نەیاوین ئێمە لە 88ەوە کۆرۆنا لێیاوین ینی وەرە تۆ سەیری کە دوێنێ شەو من هێنێکم کرد سەیری تەلەڤیزیۆنێکم کرد هەر کەناڵ NRTV ناویشی بێنم کاک ئەدیبی بان کردووە بووە من ئەڵێ بەڕێوەبەری زیندانە سیاسەکانی سلێمانی باسی شتی وای ئەکرد ئەیوتم بۆچی منت بانگ نەکردووە بەرامبەری دانیشم کە من خۆم لە دووبز و تۆپداوا ڕزگارم بووە ئێمە هەر بە عایلە ئەنفال بووین ئەجا وتم خەڵکی دەیەکەی ئێمە بە کاملی 78 نەفەری ئەنفالمان هەبووە یەک شتی زۆر خۆشە بۆ بگێڕمە باسی پارەشتی ئەگەسەر وتم ئەی هەوار ئێمە کرۆنای چی پرەوتم بە قوربان گوێم لە قسانی تۆ بێ من شێتە بم قەسەم بەخوای گەورە 32 ساڵە ئێمە ڕزگار بووین یعنی 32 ساڵێکی لە عەبولعامی کۆتایی 88 نازانم خۆ جەناب داگا لێ بوو ئێمە ڕزگارمان بوو ئازاد بووین لە 32 ساڵە بەر بووینە یەک شت بوو ئێمە پارەمانەوە بە حکومەت بڕوان پێک ینی پارەمانەوە بە حکومەت لە گیرفانی خۆمان تا ئێستا 250 بەس برا جوانە ئەمە حکومەتەکەمان بێ من 32 ساڵ یعنی بە ماڵ و ئایلە و دایک و بەس باوکم بە دەرەوە بوو ئێستا 78 کەس لە دیەکەی ئێمە ئەنفال بووە چواردەی چوەتە ژێر خاکەوە 6 مناڵشمان لەگەڵام مردووە تا ئێستا 32 ساڵ ئێمە ڕزگار بووین 250 دینارە ناب ئێمە پارەماناوە بە حکومەت ئێستا ئەبێت چاوەڕێ ئەم خەڵکەی ئێمە چاوەڕێ چی لە حکومەت کرد یعنی ئەبێت چی بوو ئێمە کە خەڵکوا شێر بوو لە ماڵەوە کابرا دینارێ لە گیرفانیان نیە 250 پێ نیە یعنی ڕاستە نمونەی زۆر جوانە گێڕێت وەڵی کابرا پارەی لە پێی پێنی وەڵی کابرا پاری ئەنەڵی بوو نایتە دەرەوە کابرا لەوەتی ئێستا وای لێت و خەڵک لە ڕووی نایبێتە دەرەوە یعنی کابرا گیرفانی بەتاڵە لە ماڵەوە کێشەی ئایلەی بۆ دروست بووە بەڵێ کاک ئاوات دەست خۆش بێ بەداخەوە ینی وڵی حەزم کرد تەوەرەکەتان ینی ئەم هەفتەیە بۆیە لەسەر ئەنفالیش ڕاست این مداخلەیەکتان بکردایە دووتێ کەستان بان کردایە دووتی ئەلم بەرپرسانی هیچ نەبێ ئەندام پەرلەمانێکتان بێنە بە چوار وەکێ مەقسەیان لەگەڵا کردایە بەس کاک میران ئەگەر متابعات کرد بێ ئێمە دوێنە شەو بەرنامەمان هەبوو و ئەم شەویش هەر بەرنامەمان هەیە لەسەر ئەنفال بەڵام ئەم بەرنامەیە ڕاستەکەی ویسمان لەبەرەوەی کە پەیوەندیە زیاتر بە خەڵکەوە و ئەو خەڵکانش کە لە ماڵەوەن هەر ویسمان تەنەفوسێک بێک لانی کەم هەناسەیەک بدا کەسەکە زەردەخەنەیە بکات تۆزە پێ بکەنێ ڕاستێکەگەنا بەس ئێوە کە بینیشەکەن ئەبێ کە سوکاری ئەنفالێکیش بانکە با ئێمەش دوو زەمانەیە برێ بزان بۆ پارەمان لێ وەرگیراوە پارەمان نایەنێ بەسەر چاو کاگاوەجە کاک میران فەرموو کاک میران لە هەولێر فەرموو سلام خواتان نبی سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بەڵێ فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس دەکەم کاک میران خەبوو خەفەت بەسی بەڕێکەی وەڵا نازانم خەموو خەفەت وا ئاسان نییە بەڕێ بکەی کاک میران من ویستم ئەم تەوەرەی ئەمڕۆمان زیاتر لەسەر هەندێک قسەی خۆش و واروەها چونکە بە تەئکید هەر زروفێکێتە پێشەوە هەر دەرد و بەڵاگێت هەر موسیبەتێکگێت ڕاستە خەمبارێکی زۆری هەیە بەڵام لە تەنیشتیشەوە هەندێک شتی خۆش هەر ڕوو ئەدا ینی تۆ سەیری ئەم هەموو گرتەفی دۆیە و ئەو هەموو نوکتەیە بکە کە شەوانە بڵاو بێتەوە لە هەندێک لە تەلەڤیزۆنەکان یعنی شتی خۆشیشی دیایە ڕاستەکەی ویستم زیاتر قسەکردن لەسەرەوە بێ بەس هەرچی ئەیکەیت لە حکومەت ناتوانانی دوورکەویتەوە حکومەت بەڕاستی چونکە بەرپرسیارە ینی شتێکم بیر هاتەوە لە بندارێک دانیشتی
دارەکەش برین بەری زۆر گرتێت تەمەشا هەتێکەنەوە حەت شتێکە دارەکەش حکومەتە یعنی هەموو سەبەبەکە دارەکەیە دارەکە حکومەتەکەیە ئەزاهدارە بە فەقەتە خوارە خێسە نازانم کووە بەخۆی یەک ئەوەیە ئەوەکانی کە هەمووی خایسە یعنی قەزم ڕزیە بەس بەخۆی ئەسلا هەموو یعنی کووەڵای نازانم دەم ئەوەیە بەکەی بەڵێ بێ دەرێ لەگە برادران دادەنیشی وڵایەک دوو قسە دەکەی بەس وەڵاهی ئەوە ژیان نییە کاک میران لەگەڵ برادران باسی چیەکەن وەڵاهی باسی ڕیسواکردنی ئەو حکوومەتە نەبی زیاتری کە ناکەین حکوومەت ڕیسوا دەکەین هەمومان دادەنیشین ئەو ڕیسوای دەکاوەکەکە لی دەژێتەوە ئەو ڕیسوای دەکا یعنی بەس حکوومەت تەڕ نابی وەڵاهی وادارم حکوومەت چۆن لە ئەوەش بە چەندەوە ئەوە بڵاو کرایتەوە ڕسمی قازێک براو کرایتەوە داوا لە حکوومەت دەکەین ئەو داڵە لادا ئەو قازە دانێت چونکی حکوومەت تەڕ نابێ منیش پێرەوە هیوادارم حکوومەت ئەو داڵە لادا قاز دانێت چونکی قاشایی ئەو حکوومەتەیە بەناو حکوومەتە خۆ بەخۆی دوو هەندێک دزن ڕێکەتینە ناوێت نەخۆیانە حکوومەت ئەگەنا خۆ حکوومەتمان نییە ئەوە شازەی مانگە مەعاش نییە وەڵای ئەمن فترەکانی کەش تەلەفۆنم کرد بەس لۆ کۆمەڵم کە برین پەیام نەبوو پارەم لەداخم قەرکرد گوتمە تا دەکاتێ لەوانەیە مەعاجێ ئەوە دیسا مەعاز نادەبی ئەو ئێستا بەتەمان بچم برێم هەندێشکە قەتکەمەوە بەڵێ کاک میران دەست خۆش سوپاس دەکەین یعنی ئەوەندە درۆزنن بەڕاستی یعنی کوبرەی بیکوشی تک تک لێ دێتە خوارێ ئەوانە تک درۆیان لێ دێتە خوارێ تک تک بەداخەوە کاک میران دەقیمەی درۆ چوین دەرێ ئەوانە ئەگەڕە یەک وەڵاهی کاک ئەمە لۆتەی چەند لە 2012ەوە بڕواستە 2012 یان 13 تا دەشتەشی وایە لەو کاتیەوە پێشمەرگەمە یەک قاتی بەد لەو پۆستارماوەگرن ئەویش گوتیانی خێرخوازە دەفەرمودەی لۆتەی بەبیر دێ و هەموو شتەڕی داعش و هەراهۆیان سەری زمان و بنی زمانیان پێشمەرگە و خینی شەهیدان و درۆزنە گەورەکان ئەوانەی ڕێلەو بە ئەوە پارە دەبن و لە قومار دەیدۆڕێن و لە بەداخەوە پێدەکەن و کەناڵی پێدادەنێن و دزە گەورەکان چ درۆز من زانە ناتانم ڕۆژێک دانێ لۆ مەعاش سپاس دەکەم کاک میران درۆیەکە بەیتکە دەکەن دەرێت وەرە درۆ بکە هەر بە خۆشیان درۆکە دەستمی دەکەنەوە برێت و مەحاش دەدرێ ئەو حەستی حەستەکەی کە گوتیان حەستی دەیدێن تەندروستی قڕ بەسەر چاوەڕێ بوونەوە هەموو دکتۆرە بە ڕێزە ئەوە درۆیان نەگەکردنەوە درۆ سپاس دەکەین کاک میران سپاس بۆ ئەو دەردە دڵی جەنابیشت وەکو سۆران عومەر گوتی بە گەورەی حەد لە پێش خۆت دانێ بنووسی دەست درۆزن هەموو جارێ تکراری کەوە تکرارێکە دەست درۆزن هەی بە نابن کاکە هیوادارم قازەکە دانێن داڵەکە لادەن دەست خۆش سپاس دەکەین کاک میران کاک سەفوان فەرموو کاک سەفوانش لە هەولێر بەڵێ فەرموو کاک سەفوان فەرموو دەنجی تەلەڤیزۆنەکە کەسکە تکایە لە تەلەفۆنەکە و جۆمان لێ بگرە فەرموو کاک سەفوان عەلەیکوم السەلام ورحمەة الله کاک سەفوان فەرموو ئەوە خوا خێرتان بنووسی کە ئەو بەرنامەتان کردیتەوە بەڵێ پێشەچی یعنی هێواران ئەمە کابرا لە سبەینێ غەزل دەکات لە ناوە ناوی خۆی دێتەوە هێواران لێرانە دەری دەکات گەلە خۆشە یعنی تقریبا خامەکەی لە سوشان فتێک سوب دەبی کە قسەی کرد بەڵێ بەڵێ لەو هەموو کۆبوونەوەی دەکرێتن دادەنیشتن لە محافەزەی باسی هەموو ئەوکان تێدا مارکێت و گومرگ و نازانم چی و هەموو باسی تێدایە بەس باسی عەمەلە و وەستا ئەوانەی تێدانە هەتا دوو لە جەناتەن تا باسی تەنکەری پیسایشی تێدایە یعنی سعدۆنە لەوەندە دەبی ئیش بکە بەس حەمەلە و وەستا نابی یعنی لەمارێ بسە دەرە ئیش بکە باشە ئێستا کابرا 250 شدن یعنی حسابی تەنکەری پیسایی دەکرانی حسابی حەمەلە چی ناگرێت لەمارێ بەخوای ئێستا کە سێ مانجی ڕێکە کرێخانی نەدایە باشە گەوەڵایەوە 15 نهاتەوە ماری من ئیشی عەمەلاتی دەکەین باشە ئێستا مارکێت دەکرێتەوە گومرگ دەکرێتەوە تەڕە دەکرێتەوە ئەوانە دەکرێتەوە بە من چی خۆ هەر برنجەکە نیان لەمارە بەس دانیشتوە برنجی بخۆم ئەمە ساعەتی 5-6 منداریمە ئێستا مندارەکانم لە 250 دەکە بستە دوکانە شتی بینێکەکە نەمبی بیدەوێ فایدەی کێم لە مارەداشم چرا مارکێتی بکەم با مارکێتی بکاتەوە بخۆیەوە تانە دوکان بەرامبەری لە تقریبا 200,000 دیناری خەردارم باشە حکومەت چی ئەوە کردێ بەس فەقیری لە زۆرێ کردیە بەخوای یعنی ئێستا کە بەخوای هەناو مۆندە پڕێ یعنی
بەخوای بەخۆی ئێستا حەزم ئێستا بمرم نەک ئەو خوانەکە ئینشاءالله بژی حکومەت کاک سەفوان جان ئینشاءالله خوای گەورە دەری و ڕەحمەتی خۆی کاتەوە ئەوەی کە سەبرتان گرت تۆ شتێکی چاکتان کردووە ئینشاءالله زیاتر سابیر بن چونکە بەرهەمی سەبر ئینشاءالله هەرزانی و فەرەحانی بەدواوە تەمەناوەکەن ئینشاءالله ئەم دەردە زۆر نەخانێ شکر وردە وردە خەریکە بەرەو کۆتاییە بەڵێ لە کۆرانی هاتینە ناوی هەر حەویان نووسرا لۆ ئەرزاقی باس دەفەرمووی سوپاس دەکەین کاک سەفوان جان خوای گەورە ئاسانی کە لەسەر شانتان کاک واحید السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاك يا عاشر شكر. زور سپاس دەکەم کاک واحید جان. فەرموو. كاك والله باقد أمركم وكان بدي أشكر دوي أم إن باقد خلق والله زور خرافة خلق عن زور بعيشة حياة باقد عيناني يا فارين يا باخلا من داش اشتكي شيخ يعني خلق شيء مرقبها ولا عندي دفاع لدى الصلاة ولا قوم الآخرين كان خلق مثلا أمر يشتكي حوتي يركب زور إن بعد دفاع الشيطان كذا شيطان ولا يخاف زوج يعني زمي كان أو على بلى كذا شرعي خير بينه دخل الشيطان هذا خير وتبي شو إنك عايش ولا يعني زيادة زوري تاعها بتقول شو أنا يعني أنا بداني شا لتوالي تبقى لنا هو عندي أشوف يعني فارقة تاعها وقت الشوخ خير بينه كثير فلان صار يعني كويس كده بداخل پەیوەندەکەی پچڕا کاک واحید کاک سەرکان فەرموو. السلام عليكم. عليكم السلام کاک سەرکان. باش کاک ئەرکان کاک. ئەرکان باش. سەرکان و ئەرکان زۆریان فەرق نییە ها. کاکە دەستخۆشی بەنامەکەی لێکم. سپاس دەکەم. سلامەتی. کاک ئەرکان فەرموو. جەناب ئاشکرایە مەسەلەی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینە و چزانم ئەوانە بە سەنادی خۆشی دروست کردەوە قسەکەی جەنابتە بۆیە ئەمەوێ منی سەرنجی بۆ شتێک ڕابکێشم وەکو شێوازە نوکتەیەک فەرموو. ئێمە تەبان لەنێو ئەم کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ ئەوەی مزگەوتەکانیشی گرتووەتەوە مزگەوتەکان داخراون تەبیعی بەڵێ بەس هەلە خۆی سروشی مزگەوتەکەی لا ئێمە وا بوو وتیان کاکە هەر بانگدانیش مەمنوعە ئیتر یارە بە ئەمر نەبوو بەڵام لە نێوی ئان کۆمەڵێک پیر وتیان کاکە بانگدانیشیان وتووە ئیتر ماوەیەک بانگ نەدا لە مزگەوتەکانمانە دواتر هەوڵمادا ئەمە کۆمەڵێک گەنج وەکو موەزین لەوێ بانگمانە فەرموو هەوڵێکمان داوتمان کاکە با بانگەکەیان فەرمێ مار کاتەکانمان لێ چێشۆکیمان بانگۆ نییە ئیتر ئەوە بوو لە ڕێگەی تەلەفۆنمان بۆ ئاسایی شوانە گوتیان کاکە ئاحتیاطی ئەوە نەماوەتەوە بانە بێ ڕتومانە نێوروشتیان نەکرێ ئیتر دواتر ویسمان هەر ڕێی ئەوقافیش وەرگرین نوێنەرەکەمان لێرە جا تەبیعی نوکتەکان لێرایە برادێکمان کۆمەڵێک عەشیای هەبوو هەرێکە لە بانگدەرەکان ئاسن و ئەو شتە ویستی بووی بیفرۆشێ پێش وەخت ڕەقەمی کابرایەکی وەرگرت بوو بڵێن بێک لی بکڕێ کابرا کە هەمان ناوێ و کەسێکە لێرە نێنەری ئەو قاپمانە بڵێن تەلەفۆنی کردبوو تەلەفۆنەکە لەسان بۆ نێنەری ئەو قاپەکە هەمان بە دوو ناوەکە حەزاکەم ناوەکان بێنن تەلەفۆنی کردوتی ئێمە کۆمەڵێک گەنجی موەزینی بانە فەرمین ئەمە تەلەفۆنەکە بە حسابی خۆی بۆ مدیری بۆ ئەوقافی کردو بۆ نوێنەری ئەوقاف کە لێرە کاروباری مزگەوتەکان بەڕێوە با تەلەفۆنەکەی ڕۆژوو بۆ ئەو کەسە کە ئاسنەکانە کڕێ هەمان ناوە تەبعەن وتی بە کابرا ئەوشەڵی گرت و وتی و تۆ حاجی فڵانی نێوتو نوێنە وتی حاجی فڵانی وتی و بەڵێ وتی وەڵی ئەمانەیە پرسی بکەین زان ئێمە ئەمانەیە بانگ بێن لە مزگەوتەکان ئەوانە کەدەی ئەو کابراش ماگەم خەڵکی لادێکی دوورە دەسە وتی وەڵا کاکە احتیاجی ئەمە نوێژیشی تیاکەین و عرە وەڵا بانگی خۆتان بدەن
ئەیتر ئەمیش وتووی دەیوەڵا هەرویستمانە پرسێک بکەینەوەوانە کارێژ کاکە تۆ تەلەفۆنی بۆ کێ کردووە وتی وەڵا من بۆ حاجی فڵانم کردەوە کە کاروباری مزگەوتەکان بەدەست ئەوە شکۆرە بابە من ئاسن ئەکڕم من ئەو ڕۆژادم جاوخانە شتەکە لێ بکڕم یعنی ئەو بوو بە نوکتە بۆمان ئیسە باش بوو هەر بۆ خۆی وای وامان هەزمارکۆ کە ڕوخسەتی ئەو قازیش و ئازایشمان وەرگرتووە شتێک بێ لەوانەیە هەر لە ڕووی مەحکەمەیشۆ زۆر تاوانبار نەبین هەر تاوانیشی نییە دەست خۆش کاگەرکەن سپاس دەکەین دەست خۆش باوکی کاک ئەیوب باوکی ئەیوب لە هەولێر فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله زۆر سپاس دەکەم باوکی ئەیوب والله خەم خەفەت هەندە زۆرە هەندە زۆر نازانم لە چۆن دەری بەسێستا وەڵام من نەمزانی ئەگەر بەرنامەکەمان کرد بە باسی خەم و خەفەت و وەنەخۆ هەرێتەوە سەر خەم و خەفەت بەڵام وا تێگەشتم وتم ڕەنگە هەر یەکەشمان یادەوەریەکی خۆشیشی هەبێت بەڵێ فەرموو والله ئەمن ئەو ڕەسەر ڕۆژانان نەبوو لەماری بخۆن نان بەڵێ ئەرێ وەڵا مەسەلا دوو ڕۆژ بەخۆم بە ژمار و مداری خۆم داهاتمە بەسەوە أول شيء دمر تقول بس ما كنت عائلة ليه تكلم برادر استمها عندها أرزاقهم ذاك بس بالله باوشي أيوب ما شاء الله بالله أقمتي أقمت هذا ولا بمن ذاك اللي بقول نفرض ناس من دوار بزكاة الصرف أقمت دعوا دابر ناس من دوار أو بناء برس لم تلا بناء كم أتنا فرم لو برس لا فرم لو أوسط بالله سپاس دەکەین باوکی ئەیوب ئەگەر جەنابیشت دای نەخێتەوە بتوانانی ژمارەکە بدەیت بەو دایمەخەرەوە ئەگەر بتوانانی ژمارەکەی خۆت بدەیت بەو کاکانە بۆی لێ دووەرگرم بتوانن لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە هاوکارێکی جەنابیشت بکرێت کاک عادل فەرموو السلام عليكم عليكم السلام كاك عادل خدا لێت ڕازی خوا بەرنامەکەت هەر حفظ دەکە خوامان لەر حفظکە ئینشاءالله دەستخۆش بەرنامەکە لێ دەکەم سپاس دەکەم ئینشاءالله محفوظتان دەکە ئینشاءالله ئەو بەرنامە هەر سەرکەوتۆ ئینشاءالله لەگەڵ جەنابیشتا ئینشاءالله من دەستخۆشی بەرنامەکەتانە دەکەم بەڕاستی ئەو تەوەلدەی خۆی ڕاستی وەڵاهی لە ماری هەڕاست بۆ گەنیما هەرینە بەڕاستی بێ ئیش و بێکاری و کاک عادل تۆش هیچی خۆش نییە بۆ مام ناسکەی بەڵێ جانە تۆ شتێکی خۆشن لەلا نییە بۆ مام ماسکەی بەخوای لەبەر هەموو خەفەتەوە چیتم بەبیر نماوە ئەرێ وەڵا ئەی چی بکەین چار چییە کاک عادل بۆ چوونی تۆ چار چییە والله ئینشاءالله خدا ئەو دەردبەرایە خوا لە سەما حەفظ دەکاتن و ئینشاءالله خدا بەڕحمی خۆی ئەو دەردبەرایە نایێت لە سامون مسلمانە ئینشاءالله ئینشاءالله ئێمەش چاوەڕێ ئەوە ئاکەین خوا ئینشاءالله لە هەموو کەسێک رازی دەبیت بکەین ئینشاءالله نەبوونی و بکەین ئەو دوو مانگی کرێمەوە دەم هەر نەدا وا بکە ئینشاءالله تنگانە بەریان کورتە وردە ژیان ئینشاءالله گەڕێتەوە بۆ دۆخی خۆی چۆن خوای پەروەردگار ڕەحمی پێکردوین ئەلحەمدولله ئەم پەتا و نەخۆشیە ڕەحمێکی گەورەی لەگەڵ ئێمە کردووە کە بەو شێوەی کە لە وڵاتان هەیە ڕاستەکەی بەو شێوەیە لە لای ئێمە نییە ئینشاءالله وردەش دەرد و بەڵاکە ئەڕوا و ئێمەش ئینشاءالله سەلامەت دەچینەوە سەر ژیان و کار و کاسبی خۆمان بڕایەتە 300,000 قەت کردیە بەڵێ ڕاستە فەرمووی ڕاستە فەرمووی قەزم کردیە ئەوە نازانم ئەوە یعنی کو تەمەسا ئەو صاحب قەرزەی بکەم وڵی شەرم دەکەم بەخوای خوای گەورە بۆ ئاسان کە ئینشاءالله ماویراشم لەسەر بەخوای بەڵێ زۆر ڕاستە خوای گەورە ئاسانی کە ئینشاءالله کاک عادل جان ئەرێ وەڵا وەزاکەشم شوبە بەتەمای خوا گەورەیە خوا گەورەیە بێتەچین کاک عادل جان تۆش دەتوانی ژمارەکەت بدەیت بە ئەو برایانەی کە لە تەکنیک ژمارەکەت بدە بە ئەوان دوایەوە کە لەگەڵ من کۆتایی پێهێنی بۆی ئەوانش بتوانین ژمارەکە لێ وەرگرن ئەگەر خێرخوازێک ئینشاءالله ڕووی لە ئێمە کرد بۆ ئێمە بتوانین هاوکار بین لەگەڵ تا بەڵێ خۆشەویستان ئەمڕۆژ بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامەیە ڕاستەکەی مندام نابوو کە بەیەکەوە هەندێک قسەی خۆش بکەین هەندێک بابەت هەیە کە
باوا بڵێن لەگەڵ خەم و خەفەتەکەیە کۆمەڵەیە گوتن و کتە و قسەی خۆش و ئەو شتانش ڕوویاوە ژیانی ئێمەش هەمووی بەو شێوەیە نەڕوویە کە هەر هەمووی لەنا غەرقی باوا بڵێن خەم و خەفەت بێ چونکە زۆرن ئەوانەی کە پیان وایە کە ئەم دۆخە ژیانێکی دەستە جەمعی بۆ دروستکردن ئەگەر جاران نانتوانی بێبەیەکەوە دابنیشن ئێستا لە نزیکی یەکدانیشن و لەسەر سفرێک بە یەکەوە نانەخۆن و وارووا خەندە ئەگۆڕنەوە وارووا هاوکاری یەکتر یەکەین بەداخەوە هەتا نەمتوانی کە کاتەکەەوە نەبوو کە بتوانم کۆمنتەکانی ئێوەی بەڕێزیش بخوێنمەوە چونکە کۆمنتەکان خۆتان نەزان لەسەر شاشەکە ڕوا تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا بەرنامەیەش سوودی بۆ ئێوەی خۆشویست هەبوو بێ تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە وتان بەخوای گەورە سپێرم خواتە لەگەڵ